لەکەی پاییزە بەخێر بێن من شنۆ عزیز خاوەنی براندی دارساس لەگەڵ هاوسەرەکەمە بەداری سروشتی کۆمەڵێک بابەتی ناوماڵ و ئەکسسوارات دروست ئەەکەین وەڵا ئەنواع داری تایە ئەکسەرێتیان داری گوێزە داری بەڕووە داری قەزوانە کارەتۆزی تایە ئەو دارانی کە بگونجێ بۆ ئیش ئێمە ئیشی لەسەرەکەین هەر دایمە حەزم لە ئیشی دار بوو تەنانەت جاریوان کۆتەرەدارمە بردۆ لە ماڵە بۆ جوانی دامەنا ئیتر تاوام لێ کرد ئەو حەزر لە مێشکیا دروست بوو وەکو هونەرێک بەکارهێنا سەرەتا بۆ خۆمان دواتر بوو بە بژەیەکی ژیان خەڵک حەزی لێتی جاری وایە کە لە پێشانگاکە ئەیبینن یعنی ئەها بەسە سومانەوە سێری شوێنەکەکەن وای ئەو شتە جوانە ئێرە ئیشی دار ئەکەن الحەمدلله ئەوەی هەیە زۆر زۆر خۆش ئەوە زۆر دڵخۆشمانەکە ورەمان بەرزەکات و زیاتر بەرەو پێشی بەرین ئیشەکانمان خۆی تەجروبە دەورە بینێت و هەنێک سایت هەیە ئەتوانین لە ڕێگەی ئەوە فێری ئەو شتانە بی کە ڕێگری لەو کێشانەکە بۆ نمونە کرم کە هەڵ نەهێنەیە ئەو دەرمانانە کە لە دەروی وڵات بۆمانیت ئەوانە زۆر زۆر باشن گەنجمان هەیە زۆر زۆر ینی الحەمدلله گەنجی کوردستانەکەمان دەستڕەنگینە بەڵام ئەوەیە شت لە بەردەستیانە ئەگەر ئەو شتانە بێتە کوردستان ئاسانکاریە بێ بۆ ئەوان ئەوش لایانی پەیوەندیدا دەتوانێت ئەو ئیشانیان بۆ جۆر بکات من بە حکومەیە کە لەگەڵ هاوسەرەکەما وەکو ئیشەکەمان خێزانیە داوا لەو خانمانە ئەەکەم کە لە ماڵەوەن بێکارن حەزەکەن ئیش زۆرە یعنی بیرۆکە زۆرە ئەتوانن هەر خانمێک لە ماڵەکەی خۆیەوە لە ڕێگەی ئۆنلاینەوە دەستکا بەکار و شانازی بەخۆشیەوە بکات و هەروەک باسم کرد گەنجی خۆمان بیرۆکەی باشی لەلایە یعنی توانای باشی هەیە ئەتوانین گەنجەکانی خۆمان بەکار بێنن هەم بارئینی ئابووری بۆ وڵاتەکەشمان ئەگەڕێتەوە لە جیاتی تۆ بچی لە ئێران داوایکەی یا لە تورکیا داوایکەی یا لە سینەوە بیهێنی گەنجەکەی خۆمان دروستی ئەکا و بە کوالێتێکی باشتر و نرخێکی باشتریش هەم ئابووری وڵاتەکەشمان ئەبوژێتەوە.